رادیویا دنگی گل دنگی برخودانیه. نه تاریکی زندانان و نه درابین هسیمین گرتیگاهن دکارن قیرین آزادیه یا گرتین آزادیه بربند بکن. دنگی برخودانی دنگی آزادیه. بله اجرادیا دنگی گل برنامه دنگی برخودانی دن باش کدارین هجا و دلال ده برنامه که دن و روژه که دن آگرتی و گرتیگان هم بوارنه ده هرکین برنامه ما یا ایرو ده اف مجار هنه لدیجی اره کرینا بریارا رژیم ایرانی یاب در وکرینا چالکوان و روزنامه‌وان آ کرد پخشان عزیزی هر ده چه اکسیون و چالکی زیده دبن چالکوان و مالباتن آزادی خواز و گرتین سیاسی اره کرنا جزای دار وکرنه یه حق لسر گرتی سیاسی کرد بخشان عزیزی بتوندی شرمزار کرن و بانگ لریخستن مافی مروان و ریخستن ناو نتوایجی کرن کل دیجی وی بریارا نحق دنگی خواه بلند بکن مجلس اشتاری یا ورگاه مخموری بریارا جزای دار وکرنه یا لسر چالکوانا مافی جنان و روزنامه‌وان پخشان عزیزی بتوندی شرمزار کر و بانگ لتوایی جنان کر کل دیجی هر جوره اریش و توندی لسر جنان رابط سر هلدانی جوکو ام ویم جاره جی گوتو بیج بکن جی و به تلفن جی روزنامه‌وان بریوان شاهو جی بشداری برنامه مبه می ویم جاره بنرخینن گرتی نخوش کنعان کایا کل گرتیگاه لگرتیگه دو جاران کریزا دل در باز کریه گوت کو روشا من گرانه و ام جمرین رتین هشتن دیسا جوارگهن آزاد گهدار اما بناوی زنارین زنار جوارگهن آزاد نامه که جبو برنامه شاندیه و نامه که نهوینه جبو خالی خواه فرحان مردنیز کل گرتیگاه انطالیا تی پسایین دمینی شاندیه خواستیه ام نامه و وینان دیرک جره بشینن و نامه برنامهش خواه برنامه ده بوشینن و برسوا داخوازی گهدار اما زنارین زنار بدن هری داویجی تورن و چین مهنه برنامه دنگی برخوادانی دست پیده که بمربن بله لدیجی اره کرنا بریار رژیم ایرانی اب در وکرنا چالکوان و روزنامه‌وان کرد بخشان عزیزی افر اکسیون هر دچین زیده دبن چالکی زیده دبن و بانک تیکرین کو بریار در وکرنی ور را کرن د دربار وی د دوسیامه کمینه اکتیویستین جن لبر والیتی سنه برتک نشانی اره کرنا جزای داروکرنی یج بو پخشان عزیزی دان او گوتن بطال کرنا جزای داروکرنی و به بگاوکه بچوک جبو بکانین عدالته نرازی بونین ریخستین جنان و پارزوانین مافی مروان لدیجی اره کرنا جزای داروکرنی یه لگرتی سیاسی یا کرد پخشان عزیزی جالی ایرانی و هاتی برین هر د چیزی د تردبه لباجار سنه رجلات کردستان کومک اکتیویستین جن لبر والیتی سنبون و کرنا جزای داروکرنی پخشان عزیزی شرمزار کرن جنن کل هف کومبون وینه پخشان عزیزی بلند کرن و درشمین جن جیان آزادی برس کرن د چالکیه ده جنان داخیانی دان او دیار کرن کو جزای پخشان عزیزی هاتی برین نتنه بی عدالتیه ده همان دمه ده بی مافیه و لدجی نرخن مروانه ده داخیانی ده و ها هاتا گوتن ایرو لوی داره جبو ام دنگی خواه لدجی بی عدالتیه بلند بکن کومبونه پخشان عزیزی جیان خواه لگوری پیوانین مافی مرووان جیایه وکب سپورا خزمتین جواکی دناوا کریزین مرووی ده لکامپین کوچبری نیزی 10 سالان خبیتی لدجی به هیویتی بوی میناکا برخودانی بخشان نتنی سپورا خزمتین جواکیه او جبو جنو زاروکین کو دسیا شر و هلوشین ده جیان خواه جدستانه و جدر وی تاریتیه جهک دن ندیتنه بوی هیوی دستکا کو جبو رزگاریا کسین دبن خربیان ده دریشکری بو غیرینا به دنگان جبو ماف دگریا
هیچ دکشان خباتن وی نتنی جبو باشکرنی بون پیاما باوری دگرن نوخه لیبل ایرو اف جنا ویرک لجهه کو جیر نرخ بداین به جزای داروکرین ره روبروتی هشتن اف روش به عدالتیا لدجی خباتن جبو مرواتیتین کرنه بخشان عزیزی نتنی کسکه دنگ ودان مروواهیه او نونرا برخدانا جیان و هیویا لدجی به هیویتی و مرینیه جبر و یکی هر هولدانا کو جبو به دنکرنا دنگی و تکرن هولدانا تپاساندنا و نرخانه جزای کل پسپورا خدمت جواکی بخشان عزیزی هاتیه برین نای قبول کرن پارستنا جیانا مرووان و هیوی نسوجه و نبسوج بطال کرنا و جزای کم جیبه و جبو سیستما عدالت ببه گاوکه بچوک جهینکی دن و کمک جمع مستین اولیین رجلات کردستانی لدیجی اره کرن جزای دار و کرن یه گرتیا سیاسی یا کرد بخشان عزیزی نرازی بو نشان دان و رژیم ایرانی خواستن جزای دار و کرن یه لبخشان عزیزی و وریشا مرادی هاتن برین به بطال کرن چلو دو ماموستین اولی یین رجلات کردستان تیکلداری اره کرن جزای دار و کرن یه گرتی سیاسی یا کرد بخشان عزیزی داخویانی دان داخویانی دهاتا گوتن اموک چلو دو زانه ماموستین اولی یین کرد این رجلات کردستان داخواست دکن جزای دار و کرن کوب آوای کی نداد پرورانه ل بخشان عزیزی و ریشا مرادی هاتن برین بطال بکن د دوام داخویانی ده هتا گوتن کو دوی د صلاتا ایرانی داوی لپیلا بن چافکرین ولاتیان بینه گرداوی لزختان نه آنین و گلو حکومت هم بهتر جهف دور بکوین چالکوان مالباتن آزادی خواز و گرتی سیاسی اره کرن جزای داروکرن یین حق لسر گرتی سیاسی کرد پخشان عزیزی بتوندی شرمزار کرن و بانگل ریخستن مافی مرووان و ریخستن نونتوی کرن کل دیجی وی بریاران حق دنگ خواه بلند بکن دداخیانی ده چالکوانان ده هاتا گوتن جیان پخشان عزیزی دمترسیه ده کو رایدارین ایرانی دخوازن جیان و آزادی اوی بستینن دوی هر کردکی بیه گرتی لدیجی جزای داروکرنه یه لسر گرتی سیاسی کرد پخشان عزیزی و گرتی سیاسی دن رابن سرپیان و هلوست خواه نشان بدن درباره ویده دوسیه همه دنگ هیه لإستاذ جنو جيان وآزادي لمترسي دايا جلي كناوي بخشان وديانوي جيان وآزادي لي بالسنن ريك خراو مروب دوستكان ريك خراو جيان دوستكان جيهان كردستان هالبري زامي كيتر نيا ايما وقت بنمالي داختار و جرق سوتاواني كردستان دزانين جرق بران چند بجانا بداخل لإستاذ يعني بخشان عزيزي لمترسي دايا لصلاة لإيران دي هوي بنا حق إعدامي بكات إيما داواما لهمو إيوا أويا كيش بقتلكي تربقرنو نهيالن بخشان لسيدارة بدريد أما ويا بنا حق صدان كشوف فرمان ديران وتارنوسيان ناديارا أما ناحقيكي قوريا بسر خلقي كردستان دا لكاتك دا كردستان هيش دا زامي جيان بخت كردني صدان كشو كري إيمي كلا شورشي جن جيان آزادي دا كجان بو تيمان نكراوا ام گرتن و بشارانه سزای اعدامانه زامکانی ایما اونده تر دکلینه توا داواما لخلقی کردستان دست خیلنا دستی یک بر به اعدامی پخشان و ریشه بگرین و دعوای آزادی همو رول داگیر کراوکان بکن مجلس اشتاری آورگاه مخموری بریار جزای داروکرنه یا لسر چالکوان مافی جنان و روزنامه‌وان پخشان عزیز بتوندی شرمزار کر و بانگل توایی جنان کر کو لدیجی وی جوره ایریشو توندی لسر جنان رابن سر هلدانه دداخیانی دا و هاتا گوتن ام وکه جنین مخموری جزای داروکرنه یه لدیجی پخشان عزیزی ناس ناکن پخشان عزیزی جبو آزادی جنان تید کوشه ام دزانن تکوشین آزادی و وکوی یا جنین کرد بویه ارمانجا رژیم ایرانی یا فاشیست به تپاساندنا جنان کو جه و تکوشین ره پیشنگیه دکن نتنه وان دشینین گرتیگاهان هر وها جزای داروکرنه جی لسر وان دبرن و دخوازن بوان پولیتیکیان تکوشین آزادی یا جنان بفت سینن پخشان عزیزی یک جوان جنانکو لدیجی وی رژیمی سری
جی راکریه و قبول نکریه دوی توایی رای گشتی لدجی وی جزای داروکرین دنگی خواه بلند بکه و لهمبری وی برتک نشان بده درباره وی ده برفرهی وی داخویایی ام بهفره گهداری بکن. بیان دست که دقیقه رزگرتنج بگیانی شید جبورای گشتی یا جهانه ام وک جن وارگه شیط رستم جودی جزای داروکرینی لدجی پخشان عزیزی ناسناکن پخشان عزیزی لگوری مافی کسکی تبگریا و ده همان دمیده پسپورا پارتیا جباکی بو جنا کرد آروشناماوان ده همان دمیده سیاست مدارک یا کرده جنه که کو جبو آزادی تدکوشه بریا کو جزای داروکرینی ورداین ام دزانن تکوشین آزادی و وکوی یا جنین کرد و جنین روشلاتی بوی هدف رژیم ایرانی نممکنه که دولت لروشلات ناوین لهمبری پولیتیقاین جنی تحمل آن هبه لأفغانستان، سوریه، ترکیه و عراقی جی روش بویرنگیه رژیم ایرانی آفاشیست به تفساندن جنی که جوی تکوشنی را پیشنگی دکن نتنوان دشینن زندانی هر وها جزای داروکرین جی لوان دبرن و دخوازن بوان پولیتیقاین تکوشین آزادی یاد جنی بفتسینه پخشان عزیزی جی یک جوان جنانه که لده جوی رژیمی سری را کریه و قبول نکر رژیم ایرانی آفاشیست جروجا دست بگه و زخت و جزاین داروکرینی حول دده جنان جی تکوشین وان دور بخه دوی تباهی رایا گشتی لده جوی جزای داروکرینی دنگ خواه بلند بگه و لهمبری و برتک نشان بده ام توندیا تماتیک رژیم مولا یا فاشیست ایرانی یا لده جی جنی قبول ناکن گر هون دوی ده اصرار بکن وکی صدام وکی رژیم اسد و روش به لوا بزوره و هون تنببن تکوشین آزادی جنه یا بقیرین جینا امینی را دست بکر لی ایرانی جبو گلک جن و مروان بو تکوشین آزادی دموکراسی و وکویه تکوشین وینا جن آب دروشمه جن جیان آزادی دست بکری رانواستا و نارواستا اینفاس و جزاین دار بکرن ین دمین داویده لهمبر خودبونا تکوشین سیاسی یا گل کرد به هشمندی طولهلدان تبکارانین جبو رژیم ایرانی بویه نافگینه که پولیتیک جزاین اعدام کو رژیم لگوری خواه که نافگینه که بیدن کرنا مخالفت و دستکفتین سیاسی دبینه نشانه راش رزیایی یا رژیمیه اف دار بکرن جبلی مزن کرنا هرسا گلی کرد آله همبری رژیم ایرانی بکیری تشتکی نای دسری ده نتوین یک بوی همو سازی ناف نتوی وکی دینکی مروواهی و وجدانی دوی لهمبری و هویتیه بکوین ناوا تبگره و نرازی بونا خواه نشان بدن اعدام سوجه که کو لدجی مروواهیه جبورا کرنا جزای اعدامه بکانینا تیگوشینی لدجی ایرانی شرطه بدنگی و خمساری تیواته و هفکاریا به فراسد کشتنه ایرو دبه پخشان عزیزی وریشه مرادی به سبت دبه یک دنبه بریارا دار بکرنا لسر پخشان عزیزی نه بریارا دار بکرنا کسک و جنکیه لدجی وینا جنیه ام به پیکانین لهمبری خواه تبایی جنان دبینن رژیم ایرانی جوینا جنه دترسه لما اوقاس لسر جنه ده تی شورش روژاوا جی بجنه پیک هات و شورش روشلات جی بجنه پیک وره ام ویک جنه وارگه ها مخموره که دبن بان مجلس اشتاره ده خواره خستن کرنه بجنه روشلات روژاوا باکور باشور و تبای روشلات ناوین و جهان را تکوشینک هفپار اندمشینن و امی تکوشین خواه بلند بکن یکتی خواه جنا خورد بکن مینا لتواهی جهان امی تکوشین خواه بدروشمه جن جان آزادی بلند بکن امی بجنن بونه هدف پولیتیقاین شدتین لروشلات ناوین و همو جهان را تکوشین خواه به هفره بدومینن و بگینن سرکفتنه و جن وارگه ها شید رستم جودی مخموره ام بانک لگل کرد همو جنین تیکو شرین جهان دکن کو ام هزا خواه بکن یک و بوینا جنه لدجی به هویتی راوستن هر پیکانی که دجمنانه یا لسر جنه وی به بنگه خورد کرنا تیکوشینه ام جسکنا خواه آزاد و یک بوی گاف باش دناویجن جن جیان آزادی به سروک جیان نبه بمره رژیم ایرانی جن جیان آزادی جن جیان آزادی جن جیان آزادی به سروک جیان نبه به سروک جیان نبه به سروک جیان
بله نهاجی یک جروجه می سرکیه که او بریار رژیم ایرانی لسر چالگوانا جن یاد مافی جنانو ای جواکی جی پخشان عزیزی هر و ها رو جنموانه که لگرتیگه بریار دار وکرین هاتا اریکرین برتکین سازیر خسن هر وها گلک پیک هاتین گلی دناو جواکا کرد و لدروی کردستان جی لدیجی و بریار زیده دبن هم خوازن هینه که روشا گرتین جن لزندانان به تایبتی سیاستا ایرانی یا لدیجی تکوشین آزادیا جنی و آزادیا جواکا کرده و هر وها اب بریار بدار وکرنه و لهم بر و بریار چی پیوسته بیکرن هم تخوازی و مجاری گوتو بیش بکن حال سرخطا تلفون یک روزنامه‌وانی کو به تایبتی روشا گرتین جن این سیاسی لزندانان دشوپینه روزنامه‌وان به سالان نواوی خابات ده و دنوا خابات کو براستی جی کد تکوشینا جنیج نیز و دراگاندن آزاد ده پار وده که روزنامه‌وان بریوان شاهون حال سرخطا تلفونی آماده حوالا بریوان تبخیر هاتی وشان آمدن باش زور سپاس دم باش گلک سپاس نها ام دسپیکی ما دوسیه جی گلک دوسیه نوچه درباره دو افدمه که ام روشا پخشان عزیزی و گلک گرتین جن این چالکوان وکه وریشه مرادی و هر وها نسرین محمدی جی و گلک وسهنن ما رجاوان شوپان دیه آگاهین داوی ما پار وکریه لأن تخازنشتا وكي كتب بخواجي دراغاندن دي جيروشا گرتين جن این سياسي لگرتگهن ايراني دراغاندن دي شوپيني دوی وارد ام تخازن زانب نها روشا بخشان عزيزية داوي چيه پشتی اره کرنا و برياره چه آگاهی البردستی تاهیه پاشی امهنه کی و مسئله بکورو فرهیجی گوتو بیش بکن فرمو بله سرتا سلاو لیو سلاو لیو کسانی که دنگ معنی بیسن هر بجی سپاس وکو یوش باستان کریانه بداخوه لیسا دا دزاین که لحشتی امانگه دا بلین حکمی سزای لسیداردانی پخشانی عزیزی و چند هروها زندانیتی دیکی سیاسی لزندانکانی ایرانا جاری که دیکه للاین دولتی ایرانو یا خود رژیمی ایرانو کەوتە بەر باس و گفتگۆ بەداخەوە بۆ جێبەجێکردنیان ئێمە دەزانین کە هەر کاتێک ڕژێمی ئێران لە ڕاستیدا بکەوێتە بەر گوشار و زەختی دەرەکی و هەر بۆ شاردنەوەی بەڕاستی ئەو زەختانە و هەروەها بۆ بێدەنگکردنی ناوخۆ بەردەوام هەوڵدەدا بە بڵین سەپاندنی سزای بەم شێوازە ئەو شکستانەی بشارێتەوە جا ئەمە نمونەیەکە کە لەو بڵین چواردەهەی کە لەسەر حکم بووە کە بەردەوام بەڕاستی هەر لەسەر سەرەتای بەسەرکار هاتنی تا ئێستا بەردەوام ئەم نمونانەمان ئەم شێوازە لە بڵین سزایانە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بینیوە ئێمە لە بیرمان نەچێ لە ساڵی شەستەکانیان خود بڵێن هەفتای میلادیدا بینیمان بە دەیان یاخود بڵێن ئەتوانین بڵێن بە هەزاران بەڕاستی کەسانی ناڕازی لەو دەسەڵاتە کەسانی ناڕازی لە سیاسەتەکانی ئێران کەوتنە بەر هێرشەکانی بە شێوازی بڵێن گول لە بارانکردن ئێعدام کران سزای ئێدامیان بەسەردا سەپێنرا لە ناو زیندانەکانی ئێرانە چە بژن و چە بە پیاو بەگشتی کەوت بەر لێشاوی بڵین ئەو سزایە لە ئێستاشدا ئێمە دەزانین کە بڵین سزای سێدارە بەسەر کەسایەتی ئازادی خوازەکان ئەو کەسانی کە بەڕاستی پێشەنگایەتی ڕاستەقینە دەکەن بۆ کۆمەلگە پێشەنگایەتی ڕاستەقینە دەکەن بۆ ژنان لە زیندانەکانی ئێرانە کەوتونەتە بەر سزای بڵین لە سێدارەدان وەکو پەخشانی عزیزی وەکو وریشە مرادی و هەروەها چەندین ناویان زۆرە بەداخەوە ئێستا ناوی هەر هەمویان لەبەرم نییە بەڵام ئەو کەسانە زۆرن کە لە ئێستادا کەوتونەتە بەر بڵین ئەم هێرشانە یان خود ئەو سزایانێک کە ڕژێمی ئێران بەسەریاندا دەیسەپێنێت و جێبەجێ دەکات هەروەها ئەمەوێ ئاماژە بەوە بدەم بە بڵین ئەو هەندێک ئامار کە بڵاو کرایەوە لە سەرەتای بڵین
مانگی ئەم مانگەدا هەتا ئێستا 102 کەس لە سێدارە دراون بە تۆمەتی جیاواز بە بیان و جیاواز لە سێدارە دراون لە ئێستاشدا دەزانین کە لە هەشتی ئەم مانگەدا جارێکی دیکە سزای لە سێدارەدانی پەخشانی عەزیزی کەوتە بەر ڕۆژەفەوە. جا ئێمە ئەمەوێ لێرەدا ئاماژە بەوە بدەم کە خۆشبەختانە خەڵک لە ئێستادا کۆمەڵگە لە ئێستادا بەگشتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن هیچ ساڵانی بەرێنین بۆ نمونە ساڵانی هەفتاکان نین کە ئەوەندە خەڵک هەرچەنە ئێمە دەزانین کە بەردەوام بەڕاستی خەڵک بڵێن کاردانەوەی هەبووە ناڕزایەتی هەبووە لە بەرامبەری سیاسەتی ئێرانە بەڵام جۆرێک لە ترس هەبووە لە سەریاندا بەڵام ئێستاکە لە دوای شۆڕشی ژنجیان ئازادی ئەمە ڕاستیە کە بەڕاستی تەنیا قسەیەک نییە کە ئێمە بەردەوام دووبارەی بکەینەوە ئەمە حقیقەتێک و ڕاستیەکە کە لە دوای ئەم شۆڕشە کە سەری هەڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەو ترسە لە ناو خەڵک شکا بۆ نمونە سیرەکەی ئێمە دوێنێ شاهدی ئەوە بووین کە لە بەردەوامی ناڕزایەتیەکانە خەڵک لە بەرامبەری ئەو سزایە کە بەسەر پەخشانی عەزیزی و هاوڕێکانی لە زیندانە سەپێنرا خەڵک لە سنە هاتنە سەر شەقامەکان یعنی سەرڕای ئێمە دەزانین کە چ دۆخێکی بەڕاستی ئەمنیەتی چە بڵێن چاودێریەک هەیە لەسەر خەڵک لەسەر کەسانی پێشەنگ خەڵک بە ژن و پیا و بە پیر و گەنجەوە هاتنە سەر شەقامەکان لەبەر دەم بڵێن پارێزگای سنە کۆبوونەوە داوای بڵێن هەڵوەشانەوەی ئەو سزایانەیە کرد هەروەها لە ئەمێ ئاماژە بە بەڕاستی ئەو پەیامەی کە ئەوان بڵاویان کرەوە لە بەردەم پارێزگادا باسییان لەوە کرد سەپاندنی سزایەکی وەها بە تەواوەتی ناعادڵانەیە بە تایبەتی لەسەر کەسایەتیەکی وەکو بۆ نمونە پەخشانی عەزیزی وریشە مرادی و هەروەها هاوڕێیانی کە هەموو ژیانیان خستووەتە پێناو ئەوەی کە جارێکی دیکە دەستی ئەو کەسانە بگرنەوە بیان هێنەوە ناو ژیان کە ڕۆژێک لە ڕۆژان کەوتنە بەر لێشاوی هێرشەکانی داعش و هەروەها ئێمە لەبیر نەکەین ینی ئەوەی کە ئەو سیاسەتەی کە بەڕاستی ڕژێمی ئێران بەسەر گەلدا دەسەپێنێ کەم نییە لەوەی کە داعش بەسەر خەڵک لە ڕۆژ ئاوای کوردستان و لەسەر گەل لە شەنگاڵا سەپاندی بۆیە ئەوان ئاماژە بەوە دەدەن ئەم حکومە بەڕاستی تەواوەتی ناعادڵانەیە بۆ ئەو کەسانی کە جارێکی دیکە دەیانوێت هیوا ببەخشنەوە بە دڵی منداڵێک کە بەو شێوازە مەسەڵەن کەسی خۆی لە دەستداوە یان کەوتۆتە بەر ئەو هێرشانەی کە لەلایەن هێزی تاریک پەرستەوە کراوە و بە تایبەتی ئەو ژنانەی کە ئێستا بەڕاستی پێشەنگایەتی ڕاستەقینەی کۆمەڵگە دەکەن پێشەنگایەتی ڕاستەقینە دەکەن بۆ ژنان حکمێکی بە تەواوەتی ناعادڵانەیە باسییان لەوە کرد کە پێویستە ئەم سزایانە هەڵبووە شێندرێتەوە چونکو جگە لەوەی کە مەسەڵەن ئێستا بەسەر ئەو کەسایەتی پێشنگانە سەپێنراوە حکمێکی بە تەواوەتی دژە مرۆڤانەیە باشە لە بەریوان ینی نرخاندنێت تا ئانین زمان بڕاستیژی گرنگێ تایبەتی تەبالکشان سەر ئەکسیۆنە جوواکی هشیاربووناوی گەلێ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی بە تایبەتی لە تەواوی کوردستانی نەوەک ساڵین هەفتینە لێ ئەس دخوازم ژاریژی بال بکشیم سەر ڕەوشە سیاسی ئیرانی ئەمزانە لە لوبنانێ لە سووریا و لە عێراقژی سیاسەتەوەیە مداخەلەکردنە وا وڵاتە تێک دەچێ نها ڕەوشە ئیرانی حساسە گەل و نها بڤارە ئەکسیۆنێن جوواکی یە گەلان لە ڕۆژهەڵاتی کوردستانی بتایبەتی ژن وەک پێشەنگین جوواکە ڕۆژهەڵاتی کوردستانی و جوواکێن ئیرانی بتەوایی ژن ها پێشەنگیە دیکە گەل و ئیرانی براستیژی وێ یانە بێژین سیاسەتێکە ئەحمەقانە کوڤی بریارە دارڤەکردنی پێک بینە ئەنجامەوەی حساب دەکەن ناکێت شتێک تە گوتیە ڕاستە لێ ئەمە ئیران وێ بریاری پێکبینی پێکنەی نەز دخوازم وێ بپرسم بەڵێ یعنی بەڕاستی وەکو ئێوەش ئاماژەتان پێدا دۆخی سیاسی ئێران چ لە دەرەوە چ لە ناوخۆ دۆخێکی بڵێن زۆر ئاڵۆزە یعنی ئێمە دەزانین کە ئەو هێزە نیابەتیانەی کە شەڕی بۆ دەکرد لە دەرەوەی سنوورەکانی لە یەمن لە بڵێن لوبنان لە سووریا و ئێستاش لە عێراق یعنی خەریکە بەڕاستی لە ناو ئەچن یعنی ئەمە حقیقەتێکە کە بەڕاستی دنیا دەیبینێ و ئێران بخۆشی دەبینێ وەکو باسم کرد لە سەرەتادا ئێران بۆ دەزانی کە شکستی دەرەوە یعنی ئەو شکستانەی کە لە دەرەوە خواردوویە دەیهەوێ لە ناوخۆ بەڕاستی بڵێن جوبرانی بکاتەوە بەڵام لە حقیقەتە ئێران ئەگەر بێت و ئەم سزایانە جێبەجێ بکە بە تایبەتی لەسەر ئەو کەسایەتی پێشەنگانەدا
ینی ئەوە بزانێت کە بەڕاستی وەک ئەڵێ بزماری کۆتایی لە تابوتی خۆی ئەدا لەبەرەوەی خەڵک وەکو باسمان کرد خەڵکی جاران نییە لە ئێستادا تۆ سەیرەکەی بۆ نمونە ئەو کەسایەتیانە کە لە زیندانن هەڵگری فکرێکن بەڕاستی هەڵگری فکرێکن کە تەواوی نەتەنیها بڵێن خەڵک لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو لە جیهاندا معجیبی خۆیان کردووە یعنی خەڵک گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ئەوان بەڕاستی پێشەنگایەتی ڕاستەقینەن ئەو فکرێک کە ئەوان بەڕاستی هەڵگریەتن تەنها ڕزگارکەرێکە کە بتوانێ گەل لەو دۆخەی ئێستا سیستەمی مۆدێرنیتەی سەرمایەداری ئیسلامی سیاسی کە دروستی کردووە لە بەگشتی جیهان و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیشە دروستی کردووە تەنها ڕێگایەکە بۆ دەرباز بوون بۆیە لە ڕاستیدا ئەتوانین بڵێن کە ئەمە ئێران خودکوشیەکە کە دەیکا ئەگەر بێت و بە بڵێن ئەم سزایانە جێبەجێ بکە یعنی بۆ خۆشی ئەمە دەزانێ بەڵام وەکو پەلەقاژەی کۆتایی دەسەڵاتێتی لەبەرەوەی بەڕاستی ئێستا وەکو باسمان کرد کۆمەلگەی جاران نییە ئێمە دەزانین کە لە ئێستادا خەڵک بەڕاستی تەنها دەنگەکان لە ناوخۆ قەتیس نەبوونە تەنها لە جغرافیای سیاسی ئێراندا قەتیس نەبووە ئەو ناڕزایەتیانەی هەیە یعنی بەرفراوانە ئێمە دەزانین لە کوردستان لە هەموو کوردستان لە دەرەوەی وڵات لە ناو کەسایەتی ئازادی خوازەکانە بە هەر نەتەوەیەک بوو بێت یان ئێمە دەزانین کەسێکی بۆ نمونە ئازەر لە بەرامبەری ئەم دۆخەدا بێدەنگی هەڵنەبژاردووە کەسی فارس لە بەرامبەری ئەم دۆخەدا بێدەنگی هەڵنەبژاردووە کەسی لە ئەفغانستان بەڕاستی لە بەرامبەری ئەم دۆخەدا بڵین بێدەنگی هەڵنەبژارد و گرنگتر لەوە خودی ناوخۆی ئێرانە خودی ناوخۆی کە لە ئێستادا بەڕاستی ئەتوانین بڵێن تاکە ڕێگایەکە ئەو دەنگەی کە لە ناوخۆ هەڵ ئەسێ تاکە ڕێگایەکە بۆ دەربازبوون لەو دۆخە چونکایە ئەبێ ئێمە ئەوە لەبیر نەکەین کەسانی وەکو بۆ نمونە پەخشانی عەزیزی وەکو زەینەبی جەلالیان وەکو ریشە مرادی وەکو زیندانانێک کە بەڕاستی پێشەنگایەتی دەکەن لە زیندانەکانی ئێرانە کە بەڕاستی ئەکرێ بڵین بوونەتە پێشەنگی پێناسەکردنی سەر لە نوێ بەرخۆدانی لە زیندانەکانە یعنی ئەوان بە تەواوەتی یان چۆن بڵێم هەموو ئەو مافی تاکە کەسی خۆیان وەلاناوە بەژەوەندی تاکە کەسی خۆیان وەلاناوە تەلاشەکەن یان خود لە مۆبارەزەدان بۆ ئازادکردنی کۆمەلگا بۆ هەروەها بە تایبەتی بۆ ژنان خەریکن پێشەنگایەتی دەکەن کەوابێ لێرەدا بەڕاستی ئەگەر هەنگاوی هەڵبگیردرێ بۆ ئەم کەسانەیمە هەنگاو بۆ خۆمان هەڵەگرین چونکە ئەوان لە پێناوی ئێمەدا وەکو کەس وەکو کۆمەلگا وەکو ژن خەریکن گیانی خۆیان بەخت ئەکەن و حازرن تا دوادڵۆپی خۆیان لە ڕاستیدا بڵێن لە بەرامبەری ئەو ڕژێمەدا لە بەرامبەری سیاستە سەرکوتکارەکانی ئەو ڕژێمەدا بڵێن لە تێکۆشان و هەڵدان نەوەستنەوە ئەمەش بەڕاستی وەکو لە جارێکی دیکەمە ئاماژەمان پێدا لە بەرنمەیەکی دیکەدا لە بەرخۆدانی شیرین ئەلەمهولی کە لە زیندانەکانە ئەڵێ ئەگەر ئێوە گیانی من لە من بستێن ناتوان شەرەفی من لە من بستێن بەرخۆدانێکە دیرۆکیە ینی ئەلەمهولی ئەو گیانە ئازادەیە بەڵێ بێگومان ئەمە بەرخۆدانێکی دیرۆکیە بەرخۆدانێکە کە بەڕاستی ڕیشەی لە تاریخی گەلی کووردا هەیە گەلێکە کە بەڕاستی خاوەن مێژوویەکی سەدان ساڵە لە بەرخۆدانە ئێمە مێژووی بڵێن دوور و نزیکمان هەیە مێژووی ئێستا بۆ نمونە سەرکە لە ڕۆژئاوای کوردستان چه بەرخۆدانێکی مێژوویی دەکرێت لە بەرامبەری زۆڵم و ستەمێکە بە ناڕەوا بەڕاستی لەسەر ئەو گەلەدا لەسەر هەواوی چین و توێژەکانی ئەو کۆمەلگایەدا دەسەپێندرێ بۆیە هیچ کاتێک کۆڵیان نەداوە ئەکرێ بڵین ئەم بەرخۆدانش بەڕاستی سەرچاوەکەی هەردەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە بۆیە تا خەیاڵیان خاوە بەڕاستی ئەوانەی بڵێن دەسەڵاتدار بڵێن سیستەمی سەرمایەداری ئیسلامی سیاسی خەیاڵێکی خاویان هەیە کە بیان هەوێ بەو سەرکوتانە بەو سیستمانە سەپاندنی ئەو هێرشانە بیانەوێ خەڵک لەو بڵێن بە دەستخستنی مافی ڕەوای خۆیان بەڕاستی پاشگەست بکەنەوە ئەگەر پاشگەست بوونایەتەوە وەکو باسم کرد لە ساڵانی هەفتاکاندا خەڵک بەڕاستی پاشگەست دەبووە لە داخوازی بۆ ماف و ئازادی ڕەواکانی خۆیان وەیە ئەکرێ بڵێن ئەوان ئێستا بەڕاستی
بەجێگەی ئێمە هەموو لە دەرەوە خەریکن لە ئێمە کە لە دەرەوە ئەتوانین دەستمان کراوەیە بەڕاستی بۆ هەموو کارێکە بتوانین ئەوان ڕزگار بکەین بەڵام ئەوان لە ناو زیندانەکاندا لە جێگەی ئێمە هەموو خەریکن بەرخۆدان و تێکۆشان دەکەن بۆیە گرنگە ئێمە تاک بە تاکی ئێمە لە ڕاستیدا هەوڵ و تێکۆشانمان لە پێناو ڕزگارکردنی جەستەیی ئەواندا بێت لە بەرەوەیان ئێمە ناڵێ فکری چونکە ئەوان بەڕاستی فکریان ئازادە یعنی پێویستەکە ئێمە هەوڵ بدەین بۆ ڕزگارکردنی جەستەیی ئەوان هەروەها ئەمێ ئاماژە بەوە بدەم بەێ بکورتی زەحمەت نەبێ ئەبینین بەڵێ لە خودی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران لە دەرەوەی ئێران زۆرێک بڵێن کەمپینی نەبوو لە سێدەرەدان و بەڵێ بۆ ژیانی ئازاد ڕاگەیندراوە ئەکرێت لە ڕاستیدا ئێمە ئەم دەنگە ناڕازیانە بکەین بە بزوتنەوەیەک دژی لە سێدارەدان دژی ئەو سزایانەی کە ڕژێمی ئێران بە ناڕەوایی بەسەر پێشنگانی گەل لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەکرێت بڵێن بەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوینیشدا لە تەواوی جیهانیشدا دەستەپێنێ ئەکرێت لەو چوارچەوەیەدا زیاتر خەبات و تێکۆشان هەبێتتر ئەمە بەبێ جیاوازی فکری لە ڕاستیدا چونکە ئەوان بەبێ جیاوازی فکری خەریکن خەبات و تێکۆشانەکەن و پێویستە تێکۆشانەکانی ئێمەش لە دەرەوە بە هەمان شێوازی تێکۆشانی ئەوان لە زینداندا بێت بەێ ڕۆژنامەوان بێریڤان شەوەش خۆ پرسامە دەربارێت چیت پێویستە تێکۆشین بێکردن و بەرسەواوێژی دامەت خۆستم وێ پرسێژوە بکەن و بتێر و فرەهیژی وێ مژاری نرخاند ئەم بهێوینە دبەرنامەیان پێشتەم وێ مژارە دیسا بە هەورە گوت و بێژ بکەن ji بەرک و بڕاستیژی یەکژی پێشەنگێن ژنن لە زندانانن وەکوەریشە مرادی وەکی زەینەب جەلالیان و هەروەهانها پەخشەن عەزیزی بریارە بدارڤەکردنی لەسەروان هاتنستاندن ئەم وێ مژارە بشوپین مژارەکە ژیانیە مژارەکە دیرۆکیە ئەم گەلێک سپاس دکەش بۆ بەشداریاتە هەوڵە بەریڤان شاهۆ گەلێک سپاس دەم باش زۆر سپاس بۆی وەش دەم باش گرتیە نەخۆش کەنان کە کۆلەگرتیگە هەیە دوو جاران کریزە دل دەرباز کریە گوت کۆرە و شەمەنگرانە و ئەم ژمرنێرە تێنە هشتن کەنان کەیاک و دەمێکێ لە ڕێخستنە هەدەپیا جولەمێرگێ ڕێڤەبەری ئەرکا ڕێڤەبەریە کریە پشتی جەزایوی ئیدیایە ئەندامتیا ڕێخستنێ هاتە ئەرێکردن دە 25 جوتمە 2022 دە لە ئیزمیرە هاتە بن چاوکردن و پشترە هاتە گرتن دەمەکە لە گرتیگە هاتیپەسە یا بوجەیە ئیزمیری هاتە گەڕاگرتن و پشترەژی سورگنی گرتیگە هاتیپەسە کەواکێ یا سامسونێ هاتەکردن کەیا دەوێ پێواژوێدە دوو جاران کریزە دل دەرباز کرد پشتی کو خزمێن کەیا حەقی مەسرەفان دا و ئەو دەمەکە نێزدە لە نەخۆشخانەیەکی تایبەتە ئانژۆی بوویە کەیا ji 29 Nisan 2024 حتانها li girtîgehê bi dermanên tê tedawîkirin kaya îro bi malbata xwe re ango berî çend rojan bi malbata xwe re hevdîtin kir û got ku dermanên wî qediyan e daxuyaniya malbatê wiha ye Kenan di hevdîtinê de got ku rewşa wî pir giran e û dermanî wî xilas bûne Kenan diyar kir ku tevî ku berî du hefteyan daxwaznameya xwe şandiye dîsa jî dermanên wî nehatine dayîn wî got ku em terkî mirinê hatine kirin kaya herî dawî got ku serê sibatê êşeke serê sibehê biborin êşeke giran bi a dil pêre çêbûye lê tevî vê jî ew ranekirine nexweşxaneyê endamên malbatê ji ber jiyana kaya am metirsîdar û banga hestiyariyê li raya giştî û derdoran jî kirine. Belênha dirêzê de jî ji wargehên azadnameya zinarîn zinar heye ku nameyek ji bo bernameyê herwiha nameyek û nehwêne ji bo xalê xwe Ferhan Mor de nîşandiye em ê destpêkê li nameya guhdara me zinarîn zinar guhdarî bikin paşî di derbarê vê nameyê de bersiva me heye. ji bo radyoya dengê gel bernameya dengê berxwedanê re dem baş
به حسکرنین مزن جقادن آزاد سلاب و حسکرنین خواه جریبر آپو حوالین دگرتیگاه دا لبر خود دن را دشینم وکا کو تیزانین ای سال به ریبرتیا مره هفدیتنک بیکات مسلاوین گرم ای ریبرتیا خواه گرد ام وکا ری هوال و فدای ریبرتی گلکی خوش بون او سلاو ریبرتیا مد انجامات خوشینا به سالان برخودان و پیشنگا دایی که ما ایلاجک سپی حوالی ما یه لگرتیگاه و برخودان گل و گیلاچی بو اما که فدای ریبر آپو و گلی خواه به زانستا ریبر آپو امی تبگرن و خبات خواه هی خورتر بکن و آزادی فیزیکی ریبر آپو مسوگر بکن از وی سالانو 2025 سری دا لریبر آپو پیروز دکم حوال از نامه که او نحوی نه جبوه دشینم نامه ده برنامه ده نخوینن او نامه جبو خالی من فرحان مردنزه فرحان مردنز آنگو قاسم زنانو پلدا بار بهاره جگرتیگه آمانا من ازمیره هاتیه سرگن کرن لین حال کی جان گرتیگه هاتیه بجه کرن تی آگاهی من اینه دخوازم بزن به کو جبو و نامه بشینم دما کو فرحان مردنز برسوا و داوی دمه هنج بوی نامه بشینن اگر کو هنج بو من ببین آلیکار اوش خالی خو آگاهی بگرم جن هوا سپاسیا ودکم حوال مجارک هیا دخوازم کرد بیجی پاربا بکم ام نکارن رادیو به تندرستی گهدار بکن هر دم پارازیت هیا درفت تلویزیونی جی که مکو ام بکارن لسر تلویزیونی یا باش رادیو ام بشوپینن ناوی برنامه تیریجی روژه جی هاتیه گوهارتن ناوی برنامه بقاسی کومه به هستیه بویا برنامه برخودان فراقان جی تین گوهارتن براستی دوی مجارده ام گلک زحمتی دکشینن من خواست کرد بیجی و آگه دار بکم هری داوی اسلاب و حسکنین خواجبو خالی خواه فرحان مردنز نسلی هان چتین مسیل دمر علب مراد گلبین وسیل یاکار حسیب آی دمر و تواهی حوالنده برخودان دنه دشینم سترانا دلزار دیلگر دیمه جبو و تواهی حوالا را دیاری دکم دکار و خواه تاواتا سرکفتن دخوازم سرسالا ریبر آپو یاوا و حوالی لگرتیگاه پیروز دکم سلاف و رزین شورشگری زنارین زنار وارگهین آزاد 0308 2024 بله ام جبو نامه گهدارامه زنارین زنار ام گلک سپاس دکن ام جی بناوی برنامه و همو خباتکارن رادیو دنگی گل جبو واولبو توایی وارگهن آزاد سرسالا و ام پیروز دکن منامه وینه که تشاندی سازیا گرتیان جی جوان رشاند او نامه جبو خالی و فرحان مردنیز مجرشاند و نجی و گوتبو لگرتیگاه منامه بو نها هات سرگن کرن و پرسا گرتیگاه کر مجی بریا خواه ام به سازین گرتیان رکتن تیکلیه مجیه گرتیگاه جی زلال کر او لگرتیگاه تیپسا انتالیای دمینه از دیسا دوباره بکم فرحان مردنیز لگرتیگاه تیپسا انتالیای دبینه اوش بو ویجی ما نامه او هر وها وینه مجی گرتیگه رشاند بریا سازیین مالباتین گرتیان و هر وها یعنی ام بنده برسوانن برسوی اگر بگهجی برنامه ام الگوروی برسوی امید برنامه ده راگهینن و آگاهین پیویسی بیجن هر وها ما درباره وشانه ده و هنک پرسگرک آنی زمان کو گلک دوران بطایبتی آگاهی و آگاهی کجمر هاتیه کو هند بیجن پارازیت لسر وشانه هیه لی مجی پرسگر لگلک دوران ای سال ما پرسکر لگرتیگاهان وشانما باش دکشینه لهنگ گرتیگاهن باکوری کردستان و ترکیه لهنگ هریمن سینورجی هنگ دکشینه لی دورا کو هند بیجن پارازیت لسرهیه یعنی ام تشتکی وسا براستی با وکی تکنیکی کاربن بکن تو نیه جبرکو ام دزانن بخوا دولت ترک هر دم پارازیت داویجل لسر وشانما اف وشانجی بویرنگی بلکی لگه هنگ دوران تینا آستان کرن جبو آگاهیان جم دخوازن و پرسا فرکانسا جی کر بویان گو پیلا گو وشان عمل سر خباته دیگه هم دخوازن وان آگاهیان بواره پارو بکن وشان رادیوی اما دنگی گل سر پیلا کرد 25 متره لسر فرکانسا 11515 حتی 11505 متر هرتز
رادیو نورمال دکارن سینیالین وشانه ما بگرن از دیستا دبواره بکم لسر پیلا کرد 25 متره فرکانسا 11515 حتی 11505 وند ناو برا وان فرکانسا ده دکارن وشانه ما بگرن لسر وشانه پایکا انکو ساتلایتان لسر ساتلایت هود برد فرکانس 11296 سیمبل ریت 27500 هورزانتال یان ام بیجن هون دکارن بیجن امکی واقعی یاتایز بورم به ترکیته لسر ساتلایتا نیل ساتیجی فرکانسا 11354 سیمبل ریت 27500 ورتیکال انکو دیکی به ترکی پشتی ویجی نامه کو ام تد نامه خوشی داخواز استرانا دیل گرتیمه هنرمند دلزار امی وسترانش خود برنامه خود نها بوشینن حوالی مل سر تکنیکی آماده کرنه استرانا دلزار آبناوی دیل گرتیمه مبهوره گوه تاریب کن جبو ام دکن دیاری و جبو توایی گرتین زندانه و جبو خالی خوشی کریه دیاری ام وسترانی نها دوشینه
چوکک بر ببینا جیانه جنای تاری و زندانه بر بکوی کردستانه داوی و هری داوی جی تورن و چین مهیه به هفرهم گوهداری بکن. هجمارک جپسپورین مافی مروان دناوان توین یک بوی دنه بداخویانیه که بانگ ایرانی کرن کو داوی لچوساندنا چالکوان جن بینه هاتا گوتن کو جزایل بخشان عزیزی هاته برین استا بلندا چوساندنا او بدن کرنا جنان نشان ده داخویانیه ده بانگ ایرانی هاتا کرن کو دمل دست جزای دار وکرنه یل سر بخشان عزیزی هاتیه برین بداوی بکرن هر وها رژیم ایرانی هاتا خواستن لیکولین د درباری اشکنجه او بدادیه گوته کرن ده بکرن او داوی لچوساند و هدف گرتنا چالکوان جن به آنین دوام داخیانی ده هاتا گوتن بخشان عزیزی جبو به دار زوره اعتراف بکه دیجر اشکنجه که درونی و فیزیکی ده هاتیه هشتن و دمک دریج ری نه هاتیه داین به بهارزر و مالبات خوره هفدیتنه بکه و هر وهاجی جبو به دار زوره اعتراف بکه گلک اندام مالبات و هاتن بن چاف کرن داویه ده هاتیه دیار کرن کو جزایل بخشان عزیزی هاتیه برین استا بلدا چوساندن و بیدن کرنا جنان نشان ده پنج گرتین سیاسیین لگرتیگاه قزل حساری آکرجه لیدیجی اریکرین جزای داروکرین یه پخشان عزیزی بانگلی توایری خستنین مافی مروانی نام نتوایی کرن کو بلس جبو آزاد کرن پخشان عزیزی پنگاوان باویجن پنج گرتین سیاسی یین لگرتیگاه قزل حسارا لکرجه یین بناوی سعید مسوری سپیهر امام جمعه محمد شافعی میسان دهبونزاده و لقمان امین پور لیدیجی اریکرین جزای داروکرین یه گرتیا سیاسی پخشان عزیزی داخویانی اگدان داخویانی ده هاتا گوتن رژیم ایران لبر روخینیه جبر و سری لدار وکرن و کشتنا چالکوان و آزادی خوازان ده دخوازه دناوا ولاتیان ده ترسه بلاو بکه دخوازن بکشتن و دار وکرن گل بترسینن و به دنگ بکن دوام داخویانی ده گرتیان دیار کرن کو جبری اری کرن جزای دار وکرن یه پخشان عزیزی مترسی جزای دار وکرن لسر پنجی گرتیان سیاسی دنجی هیه گرتیان بانگل نتوین یک بوی و توایری خستن ناو نتوایی مافی مروان کرن کو دمل دست بکوین دوره چالکوانا جن نرگز محمدی ده درباری اریکرین جزای داروکرین یه لسر پخشان عزیزی هاتیه برین ده گوت کو پجراندن جزای داروکرین تلهلدان جرومت شورش جنجیان آزادیه بانگل هموری خستن و ولاتیان دکم کول دیجی جزای داروکرین ببین یکو راوستینن گرتیا سیاسی یا لگرتیگاه اوین نرگز محمدی ده درباره اریکرین جزای داروکرین یه لروجناموان پخشان عزیزی هاتیه برین ده لسر حساب خواه یه مدیا دیجیتال ده پیامه که بلاف کر نرگز محمدی ده پیامه خود افتشت گوتن رژیم ایران دخوازه به دست پیکرین جزای داروکرین جبو جنین گرتیان سیاسی طولا خواه نشانی ولاتیان بده پجراندن جزای داروکرین یش بو پخشان عزیزی با آرمانجا بدنکرین جنان و طولهلدان جرومت شورش جنجیان آزادیه از بانگ لحمو ولاتیان ایران آزادی خوازان ریخستن ناونتوایی دکم کل همبری و سیاستا داروکرین یک دنگ بن و لدیجی وی راوستن گرتی سیاسی هادی الچیچک یه جسدی هشتی آستنگداره لسر بریار دادگاه مافی مروانیا اروپایی پشتو 22 سالان هاتو بوبردان پشتره به همان ادیای هاتا گرتن پاریزری الچیچک مهدی özdemir جبر شرطین تندرستی این موکلی خواه به دخوازه تعلق کرنا انفاز کرنا جزایی سریل سردوزگریا کوماری یا ادنه ایدا لیهجی تو انجام جی در نکتنه کره هادی سرکان الچیچک وها سر روشا باوی خواه تین زمان
نخوشیا پنجشیری و یا دل یا باوی من هنه ام جبر خطریا سر جیاناوی دترسن سرکان الچیچک دیار کرکو باویوی نخوشه و دماکو دناوا جهان دهاتی بن چاف کرن و گرتن و ها گوت باوی من هر روز دنابرا مالو نخوشخانه دهاتو دچو ندکاریا خوارین المال بخواه ام هرتم لنخوشخانه بون و جبر نخوشیا پنجشیری دچو تداویا کاموتراپیه لگرتگه هرتم و درشیا دوی لجه بهجیان بمینه لگرتگه دیرو شاوی گرانتر ببه نکاره سخبر خواه بکه باوی من نخوشی پنجشیری او دله جبر خطریا سر جیاناوی ام دترسن ام عدالت دخوازن بلا هنکی بو وجدان بن ام دخوازن باوی من وره بردان بله گودار هیجا حتی برنامه کی دم بمینید خیر و خوشیه ده دم باش نه تاریکی زندانان و نه درابین هسینین گرتیگاهن دکارن قیرین آزادیه یا گرتین آزادیه بربند بکن دنگی برخودانی دنگی آزادیه